سڵاو دەبێت باسکردنی بەرنامەی حساباتی ڕێکە نیشتەجێبوونەکان شەوەیەکی خێرا لەسەری سەرەوە ئەمە شوڕەکە ئەمانەیە کە لەمێ شەریکەکان داخڵەکەین دوای ئەوە تەمیل و سەحبمانەیە کە ئەم شەریکانە بۆنە پارە ئەبەن و پارە تێرن لەمێ نەوێ عملیەکە تەمویل یاخود سەحبە لەگەڵ مەبلەغەکەی دیاریەکەین ئەو هەروەها کاتێک تۆ لەمێ هەر شتێک داخڵ بکەیت تەقریرەکانی تێتە ئەمێ کێ بردوێتی و کێ نەبردووە ئەمش قاسەیە بۆ نمونە ئیتر لە هەر شوێنێک و پارە بێ ڕاتە ناو قاسە لە شوێنێکە پارە دەچێت لە قاسە دەرەچێ بێعمان هەیە بێ ئەمە زانیاری کاتەخانەی فرۆشی زانیاری وا بڵێن کەسەکە لەمێ داخڵەکەی بۆنە ئیسمەکەی ناوەکەی ئەروەها ڕقەمی عەمیلەکە ئەوانەی کە سوورن یعنی پێویستەکە ئیجباری داخڵێک ئەوانەی کە سوور نین مەجبور یان ئیجباری نییە لەم لە کۆی قیستەکە مقدمە چەندێکەیە بۆ نمونە من ئەمە کە بارە ئەمە ژمارە قستەکە بۆ نمونە 30 ملیۆن مقدمە بۆ نمونە 2 ملیۆن ئضافاکەین ئەمە کە ئضافە و کرد هەموو عەمیلەکانت تێنە ئەمێ پێتەژێ بۆ نمونە ئارام ئیجماعی قستەکەی ئەو نێوەنی داوە مقدمەکەی ئەو نێ بووە تا ئێستا 2 ملیۆنی داوە و کۆی گشتی باقیەکە 26 ملیۆنە ئەمە گە بتوێ پارە واصڵکەیتی لەسەر مستحقت دەفع بۆ نمونە ئارامان هەیە یانە توانین لەم لا سێرچشتی بۆ بکەی کلیک لە ئارامەکەی پارە و ئایکۆنە واصڵی ئان بۆ لە مێسە ملیۆنێک واصلەکە خۆ بینیە 27 ملیۆنەوە ئیتر بۆ شێوازە ئێستا 27 ملیۆن ماوەتەوە چونکە ئێمە 3 ملیۆنان واصل کرد 2 ملیۆنی مقدمەیە ملیۆنێکشی ئێستا واصلمان کردەوە بەدەستی شراءمان هەیە لە بەشی شراءە ڕقەمی وەصلەکە تاریخ مۆرد بزان لایکی هێناوتە ناوی مادەکە مەجموعی وەصل چەندێکە بۆ نمونە 2 ملیۆنە ڕقەمی وەصلەکە ئاوانووسی ئەگەر ئێستا پارێک واصلەکەی ئێنووسی ئەگەر واصلی ناکەی حەفزی فاتورەکەی بۆشەوە دێتە ئەمێ مشتەرەیاتە ئەسە کۆبینی مشتەرەیاتێکمان کردووە بای 2 ملیۆنە و لە 24 نۆی ئەوە ئەکر کەسەکە تەخفیزی بۆ کردی لەمێ تەخفیزەکە ئەنووسی بە نسبە یاخود بە مەبلەغ دوای ئەو ئیزافە تەخفیزەکەی ئەگە بتەوێت پارە بدەی دیتە ئەمێ بۆنە چەندێکە دەی بۆنە بای 2 ملیۆن بووە ملیۆنێکی واصلەکەین تاوەکە ملیۆنێکت واصل کرد ئەتوانی تەبعیشی کەی طبعاً بۆ شێوازە دانەیەکی بۆ خۆیت دانەیەکی بۆ ئەو بۆشە موردین موردەکان لەمێ داخڵەکەی ئەمە قائمەی مۆزەفەکانتە هەمووی لەمێ چەند مۆزەفە تێ داخڵێکی و ڕاتبەکەی چەندێکە سەرفی ڕەواتب مانگانەکە پارە ئادەی دیتەمێ موردەکە لەبژێری یان عەفوەن مۆزەفەکە پێتەژێ مەبلەغی موچەکەی ئەو نەیە ئیضافی بۆ بکە تاو ئیضافی بۆ کات دوایی بۆنە بە فیلتەر ئەزانی ئەم مانگە پارە داوا بە کێوکێ طبعاً کاتێکی لە قاسە کەمە بێت مەسروفاتی ڕۆژانەی خۆت لەمێ داخڵیانەکەی ڕقەمی وەصل نەوعەکەی بوو بابەتەکە مەبلەغەکە ئیضافە موجودات ئەمە بۆ نمونە شۆفڵە کورسیە هەرچێک یاشتی موجوداتی سابیتە لەمێ داخڵیانەکەی مەصروفی ئالیات طبعاً بۆ نمونە تۆ شۆفڵەوانت هەیە مەصروفیانەکەی بۆ نمونە مەصروف مۆزوعی مەصروفەکە بۆنە گاز چەندە فیلتەرە چیە شتێکە ناوی ئەو ئالی کە هەتە لەمێ ئەگەر نەبوو داخڵێکیتەوە بۆ شێوازە دوای ئەوە کە مەصروفەکەت نووسی بۆ نەوە شتێک بنووسین مەبلەغەکەی بۆ نمونە 200,000 ئیضافەکەی ئەو شێوازە دێتە ئەمێ تەئجیری ئالیات کە سیارە بەکرێگری تەئجیری ئالیاکەی ناوی سایقەکە
نوعی تەجیرەکە تایمەکە وتمان بە سەعاتە کوانتیتی بە عەدەدە یاخود بە کاروانە. بۆ نمونە وەقت کاکە بۆ نمونە 2 ساعتیشی کردووە، سەری ساعاتێک بۆنە 40,000 لەوێ ناوی ئەو کەسان چی سارێکی پێیە بۆ نەینووسی ملاحەزەشە بێ داینووسی ئیزافاکەی دێتە ئەمێ پێدەژێ 2 ساعتیشی کردووە هەر بۆ ساعاتێک 40,000 کۆی گشتی 80,000 بۆ شێواز. بێع و شرائی گاز بۆ نمونە کە گازێک ڕی یاخود گاز شراکە مەقسەدمانەوەیە کە بیدەی بە سیارەکان ناوی موردەکە بۆ نەبێع کە بێع بکەین ناوی باشە بۆ ئەم بۆ نمونە بێعەکە 3 جۆری تایە بۆ ئالیاتی خۆمان ینی سەرفێکی لەسەر ئالیاتی خۆمان یاخود مباشر ئەیفرۆشی بە خەڵک یاخود بەدەل ئوجورە تەجیر یعنی لە جێی کرێی سیارە ئەیدەی بە سایقەکانی تر بۆنە کەمیەکە و سعری لترەکە و سعری کولی و ناوی ئەو ئالیەی کە پێ ئەدەی بەدەل ئوجورە تەجیل کە کردت بەدەل ینی لە جات ناوی سایقەکان نووسی هەڵوەها لەگەڵ ڕقمی تعریفی ئەوە باسمان کرد دێتە ئەمێ ڕقم التعريفي أو دێتە ئەمێ دوایەوە دین تر کە بۆ نمونە بێع و شراءەکەی هەرچی بێع و شراءت کردی بێ لەملا دێتە سەر ئەم وەسڵانە یانە تێتە سەر عەتا یانە تێتە سەر شرا. عەتاکە وەتە کە خۆمان بەخشیومانە، شراکە وەتە کە کڕیومانە باشە. بۆ نمونە ئەمە لە 2 جۆریشە بۆنە هەموو وەسڵەکان یاخود ئەوانەی کە بە قرز کڕیوتە و هێشتا قرزەکەیت لا ماوە ئینت نەکردووە تەزدیدت نەکردووە. خەزانی گازمانەیە لەمێ پیشانتەیە جەمعی هەموو عەمەلیات ئەمە هەرچیەکت کردی بێ لەمێ پیشانتەیە. تەقریری شاملمان هەیە لەمە دیارە دەفتەری دیون لەمێش ئەمە نەقلی دیونە ئەمە زیاتر وەکو سابتە یعنی تۆ بۆ نمونە کۆمەڵێ دێنت هێنا و دەفتەر نووسیوتە ئەتەوێ بخێتە ناو بەرنامە بۆی لەبیرت نەچێت لەمێ ئیزافیانەکەی بۆشەوە. ئەمە جەمیعی دیۆن ئەمن تەنها بەس ئینت پێڵێ تەنها بەس پێدەڵێ بۆ نمونە محەممەد مکەموەردە چەنێ قەرزارە و ئەم سایقە کە ناوی بۆ نەتەهایە چەنێ قەرزارە بۆ شێوازە. مەجموعی دین وەنە 800 و ئەوەندەیە و 30,000 واصل کراوە بۆ شێواز. ئەفەنەمە خۆمان چەنێ قەرزارین ینی چەنێ قەرزاری ئەو کەسین. دوایەمەیتر مستەخدمین ئەوانەی کە لەمێ داخل بوونە و نسخە ئەمە معلوماتی شەریکەکە لەمێدانەی سەواق ئەرچی سایقت هەیە لەمێ ناوێن لەمەیە بۆ نمونە لەمێش مەجموعی دێنەکە 840,000 طبعا کاتێ ئیشت بۆ ئەکەن تۆ بە قەرز ئیشت بۆ ئەکەن دوای پارەیانە دەیتێ لەمە تەزدیدیان بۆ ئەکەیت و بۆنە ئێستا ئێمە قەرزاری ئەوین ئێمە چەنێ قەرزاری ئەوین 840,000 قەرزاری ئەوین بۆنە 40,000ەکەی بۆ واصلەکەین ئیزافەیەکەی قەرزەکەی ئەو بوو بە 800,000 ئێستا گە بڕۆینە سەر لەمێ جەمیعی دیۆن سێرەکەین ئێمە 800,000 ئەم کابرا قەرزاوین و 70,000مان داوەتوپی ئەمە سواقەکە و سلفەشمانەیە سلفە ئەوەیە کە وتت مۆزەفیان کرێکاری شتێک دێت داوای پارەیەکەکە سلفەیەکی دەیتێ و لەمێ 2 جۆرە یاخود پێدەی ئەعتا سلفە یاخود ئەی گەڕێنیتەوە ئەو شێوازە لەمێ هەمووی دیارە. ئەم بە کورتی ئەم بەرنامەکە بوو.